بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی. ناوی کتێب سێ باسی گرنگ لە باسا گرنگەکانی نوێژ. خوێندنەوەی هێمن تۆفیق گەردی. مۆنتاژ و کارە دەنجەکان هاوکار محەممەد حەسەن. پێداچوونەوەی تۆماری ڤیان حەمید عوسمان. ژمارە سپاردن 364. زنجیرە 73 لە زنجیرە ڕێنماییەکانی ڕێگای ڕاست. ژمارەی لاپەڕەکانی 92 لاپەڕەیە و چاپی یەکەمە و ساڵی چاپیشی 1433 کۆچی بەرامبەر بە 2012 میلادیە. لە بڵاوکراوەکانی کتێبخانەی پێشینە و ژمارەی پەیوەندی بریتیە لە 0750 479 42 42. بۆ دەستکەوتنی ئەم کتێبە بە شێوەی نووسینی ئەلکترۆنی ئەوە سەردانیاریەک لە ماڵپەڕەکانی باشت و باوکی سوننە بکەن. تێبینی سەرجەم کتێبە تۆمارکراوەکانی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی گزارش لە لۆچوونی نووسەر دەکەن و بە هەموو شێوەیەک بازرگانی پێوەکردنیان قەدەغەیە بە هیوای سوودبینین. بسم الله الرحمن الرحیم. پێشەچی لاپەڕە 2. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهد الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. مسلماني برز ئەم نووسین و بابەتەی بەردەستت سێ بابەت و بەرهەمی ئامادەکاری پێشووترن لە هەندێک لە ژمارەکانی گۆڤاری ڕێگای ڕاستدا بڵاو کراونەتەوە. جا لەبەر گرنگی بابەتەکان و پەیوەستبوونیان بە یەکێک لە پایە کرداریە گرنگەکانی ئیسلام بەڵکو بە گرنگترینیانەوە کە نوێژە و لەبەر کەم تەرخەمی مسلمانان لەم بابەتانە و بێ ئاگایی زۆرێکیان لێیان بە پێویستم زانی بە کۆکراوەیی و لە یەک پەرتووکدا و لەژێر ناونیشانی سێ باسی گرنگ لە باسەکانی نوێژدا کۆیان بکەمەوە بۆ ئەوەی مسلمانان زیاتر لێیان سوودمەند ببن و ببنە توێشوێکیش بۆ ئامادەکار و نووسەریان کە داواکارم لە پەروەردگاری میهرەبان و بە بەزەییم بە فەزڵ و ڕەحمەت و بەزەیی خۆی لێمی وەرگرێت و لەو کردەوانە بێت کە تەنها و تەنها لەبەر ڕەزامەندی ئەو ئەنجامم دابێت. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. عدنان بارام كلاري كلار 23 جماد الثانية 1433 كوتي. باسی یەکەم لاپەڕە 5. نوێشکردن لە نێوان کۆڵەکەکانی مزگەوت لە ڕوانگەی فەرموودە سەحیحەکانی پێغەمبەری خوداوە صلى الله عليه وسلم. تەفریقە و پەرتەوازەبوون و جوداوازی و خلاف لە نێوان مسلمانان کارێکی قەدەغەکراوە لە شریعەتی ئیسلامی پیرۆز. ئەوەش بەپێی ئاەتەکانی قورئانی پیرۆز و فەرموودە سەحیحەکانی پێغەمبەری خوددا
صلى الله عليه وسلمەوە بەپێی وتەی زانایانی پایە بەرزی ئیسلام بۆ ئەوەی شارەزابیت لە فتوای زانایان سەبارەت بە قەدەغەکردنی تەفریقە و پەرتەوازەبوونی مسلمانان بڕوانە پەرتووکی جەماعە واحیدە لا جەماعات وسیڕات واحدە لا عەشەرات و بەپێی وتەی زانایانی پایە بەرزی ئیسلام ڕەنگەیەکێک بڵێ ئەم بابەتە چ پەیوەندێکی بە خیلاف و جوداوازی و هۆکارەکانی تەفریقە و پەرتەوازەبوونی مسلمانانەوە هەیە لەوەرامدا وترێت ئەم سەرسوڕمانە دەڕەوێتەوە کاتێک ئەو فەرمودەی پێغەمبەری خودامان صلى الله عليه وسلم پێشچاو دەکەوێت کە تیایدا ڕێک و پێکنەکردنی ڕیزی مسلمانان لە نوێژدا پەیوەست نەبوونیان بەیەکەوە و لە یەکدا پچڕاندنیانی کردوێتە هۆی جوداوازی کەوتنە نێوان دڵی بڕواداران فەرمودەکەشەوەیە کە پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم تیایدا فەرموویەتی أقيموا صفوفكم ثلاثة والله لتقيمن صفوفكم أو ليخالفن الله بين قلوبكم وتا پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم سێ جار فەرمووی ڕیزەکانتان ڕێک بخەن سوێند بە خوای گەورە یان ڕیزەکانی نوێژتان ڕێک دەخەن یان خودای پەروەردگار جوداوازی و خلاف دەخاتە نێو دڵەکانتانەوە کەواتە ڕێک و پێچی ڕیزەکانی نوێژ و پەیوەستبوونیان کاریگەری هەیە لە خستنی دڵی مسلمانان و پەیوەستبوونیان بە پێچەوانەوەش کاریگەریەکەی پێچەوانە دەبێتەوە بەمەش بە پشتیوانی خودای پەروەردگار سەرسوڕمان لە لای خوێنەر و بیسەری بەڕێز دەڕەوێتەوە نوعمانی کوڕی بەشیر ڕەضی الله عنه کە یەکێکە لە هاوڵانی پێغەمبەر صلى الله عليه وسلم پاشەوەی کە ئەم فەرمودەیە دەجێڕێتەوە و دەفەرموێت دوای ئەوەی کە پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم ئەوەی فەرموو پیاوانم دەبینی شانیان دەلکان بە شانی هاوڕێکانیانەوە تۆچیان بە تۆچی هاوڕێکانیانەوە قاپەڕەکەشیان بە قاپەڕەکەی هاوڕێکانیانەوە لەم فەرمودەیەوە هەروەکو شەیخی پایەبەرزی ئیسلام فەرمودەناسی سەردەم محەممەد ناصر الدین الئەلبانی بەڕەحمەت بێت فەرموویەتی دەردەکەوێت کە ڕێککردنەوەی ڕیزەکانی نوێژ و ڕێخستن و ڕاستڕەوەستان تیاندا واجبە ئەو ڕێککردنەوە ڕاستوەستانەوە بەوە دەبێت کە شان بە شان بلکێندرێت و لاپێکانیش بە لاپێکانەوە خراپەی ڕووکەش و ڕووکار و دەرەوەی مسلمانان کاریگەری هەیە لەسەر دەروون و جوداوازی دڵەکان لەگەڵ ئەمانەشدا ئەوەمان بۆ دەردەکەوێت کە هاوڵانی پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم چۆن بایەخیان داوە بە ئەنجامدانی هۆکارەکانی پەیوەستبوونی دڵەکان بەیەکەوە تا چ ڕادەیەکیش دوورکەوتنەوە لە هۆکارەکانی پەرتەوازەیی بوون و خلاف لە نێو مسلماناندا جا مسلمانی بەڕێز دوای ئەوەی ئاشکرا بوو کە ڕێککردنەوەی ڕیزەکانی نوێژ و پەیوەستبوونیان هۆکارێکە بۆ پەیوەستکردن و یەخستنی دڵی مسلمانان نهێشتنی جوداوازی و خلاف لە نێوان مسلمانان جێی خۆیەتی گرنگی پێ بدرێت لەلایەن مسلمانانەوە هۆکارێکیش لەو هۆکارانەی کە دەبنەهۆی بڕینی ڕیزەکانی نوێژکردنە لە نێوان کۆڵەگەکانی مزگەوت لە کاتی نوێژی جەماعەتدا جا با پێکەوە بڕۆینە خزمەت فەرمودەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم بۆی بزانین نوێژکردن لە نێوان کۆڵەکەکانی مزگەوت حکمی چییە و زانایان سەبارەت بەم کردارە چیان فەرمووە ئەو فەرمودانە کە لەم بارەیەوە هاتوون فەرمودەی یەکەم لە معاویەی کوڕی قەڕا و ڕەضی الله عنه دەجێڕنەوە ئەویش لە باوچیەوە کە فەرموویەتی كنا ننهى عن الصلاة بين الصواري ونطرد عنها طردا وتا ئێمەی هاوڵانی پێغەمبەر صلى الله عليه وسلم لەو سەردەمەدا یاساغیم و نەهیمان لێ دەکرا لە نوێژکردن لە نێوان کۆڵەگەکانی مزگەوت و دەریش دەکراین لەو شوێنانەدا شێخ محەممەد ناصر الدینی ئەلبانی بەڕەحمەت بێت سەبارەت بەم فەرمودەیە فەرموویەتی ئەم فەرمودەیە بەڵگەیەکی ڕوون و ئاشکرایە لەسەر وازهێنان لە نوێژکردن لە نێوان کۆڵەگەکانی مزگەوتدا ئەوەش پێویست دەکات
کە پێویستە نوێژ خوێن لە کاتی نوێژی جەماعەتدا یان بڕواتە دواوە یان بێتە پێشەوە ئیلا لە کاتی پێویست و زەڕوڕەتدا نەبێت. فەرموودەی دووەم. عەبدولحەمیدی کوڕی مەحموود بۆمان دەجێڕێتەوە و دەفەرموێ جارێکیان لەگەڵ ئەنەسی کوڕی مالیکدا ڕەضی الله عنهما لە پشت یەکێک لە کاربەدەستان و نوێژمان دەکرد. خەڵکەکە زۆری پێهێناین و وای لێکردین کەوتینان نێوان کۆڵەگەکانی مزگەوت بۆ ئەنجامدانی نوێژەکەمان. بەڵام ئەنەسی کوڕی مالیک ڕەضی الله عنه ڕۆشتە دواوە. پاشان کە لە نوێژەکەمان بووینەوە فەرمووی كنا نتقي هذا على عهد رسول الله صلى الله عليه وسلم واتە ئێمەی هاوڵانی پێغەمبەر صلى الله عليه وسلم لە سەردەمی پێغەمبەری خوادا صلى الله عليه وسلم خۆمان دەپاراست لەمەی کە ئێوە ئەنجامی دەدەن واتە نوێژکردن لە نێوان کۆڵەگەکانی مزگەوت. وتەی زانایان سەبارەت بە حوکمی نوێژکردن لە نێوان کۆڵەگەکانی مزگەوت. زانایان لۆچوونی جوداوازیان هەیە سەبارەت بە حوکمی نوێژکردن لە نێوان کۆڵەگەکانی مزگەوتدا. جوداوازیش لە نێوان قەدەغەکردن واتە تەحریم و بە مەکروهدانان واتە کەڕاهەت و ڕێپێداندایە واتە ڕوخسە. بۆ نمونە پێشەوا تیرمودی دەفەرمێت وەکەڕەها واتە کۆمەڵێک لە زانایان بۆ ئەوە دەچن کە مەکروهە نوێژ لە نێوان کۆڵگەکانی مزگەوتدا ببەسرێ. لەوانەش پێشەوە ئەحمەدی کوڕی حەمبەل و ئیسحاق بەڕەحمەت بن و کۆمەڵێکی تر لە زانایان ڕێیان داوە بە ئەنجامدانی و پێشەوە شەوکانی بەڕەحمەت بێت دەفەرمێت ڕواڵەتی فەرمودەکەی معاویەی کوڕی قەڕا کە لە باوچێوە دەیجێڕێتەوە و فەرمودەکەی ئەنەسیش کە پێشەوە حاکم دەیجێڕێتەوە حکمی ئەوەمان پێدەدات کە نوێژکردن لە نێوان کۆڵگەکانی مزگەوت قەدەغە و حرامە. لەم بارانەشدا پێویستە بۆ زانینی لۆچوونی ڕاست لە لۆچوونی زانایان بابەتەکە تاوتوێ بکەین لە ڕوانگەی فەرموودە سەحیحەکانی پێغەمبەری خوداوە صلى الله عليه وسلم بە شێوەیەکی زانستیانە و بەبێ دەماگیری بۆ هیچ کەسێک جگە لە ملکەتبوون نەبێ بۆ فەرمودەکانی پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم. جا با بزانین لۆچوونی هەڵبژاردە چێ لەو لۆچوونانەی سەرەوە. لۆچوونی هەڵبژاردە ڕۆڵەتی فەرمودەی یەکەم کە معاویە لە باوکیەوە دەیجێڕێتەوە حکمی ئەوەمان پێدەدات کە نوێژکردن لە نێوان کۆڵەگەکانی مزگەوت قەدەغە و حرامە. چونکە یەکەم هەروەکو لە ئوسولی فقهدا ڕوون کراوەتەوە النهي للتحريم ما لم تصرفه قرينة واتە نەهی بۆ تەحریمە ئەگەر قەرینە نەبێت ئەو نەهیە بکات بە مەکروه. لێرەشدا هیچ قەرینەیەک نییە بۆیە ئێمەش وای لۆ دەچین کەوا لێرەشدا هیچ قەرینەیەک لە وتەی زانایان باز ناکرێت ببێت بە گۆڕەری حکمەکان لە تەحریمەوە بۆ کەڕاهەت. ڕەنگە بوترێت باشە ئەو فەرمودە سەحیحەی کە ئیبن عومەر ڕەضی الله عنه لە بیلال ڕەضی الله عنه دەیجێڕێتەوە سەبارەت بە نوێژی پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم لە نێوان کۆڵەگەکانی کەعبەدا نابێتە قەرینە بۆ گۆڕینی ئەو حکمە لە حرامەوە بۆ کەڕاهەت. لە وەرامدا دەوترێت ئەگەر سەرنج بدەینە ئەو فەرمودەیە کە ئیبن عومەر ڕەضی الله عنه بۆمان دەجێڕێتەوە تێیدا دەفەرمێت پێغەمبەر صلى الله عليه وسلم ڕۆژتە ناو کەعبەوە لەگەڵ ئوسامەی کوڕی زەید و عوثمانی بنی تەڵحە و بیلال ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت زۆر مایەوە. پاشان دەرچوو یەکەم کەس من بووم بە دوایدا چوومە ژوورەوە و پرسیارم لە بیلال کرد ڕەضی الله عنه پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لەکوێ نوێژی کرد. فەرمووی لە نێوان کۆڵەگەکانی پێشەوە. دەردەکەوێت کە ئەم فەرمودەیە ناکرێتە بەڵگە بۆ ئەو مەبەستە چونکە ئەم فەرمودەیە باس لە نوێژی تاک دەکات کە چی فەرمودەکەی معاویە خدا لێ ڕازی بێت کە لە باوچێوە دەیجێڕێتەوە باس لە نوێژی جەماعەت دەکات. بەمەش وەرامیان پرسیارە ئاشکرا دەبێت. پێشەوە حافظ بن حەجەر بەڕەحمەت بێت فەرموویەتی پێشەوە بوخاری ئەم فەرمودەی کردووە بە بەڵگە بۆ ئەوەی کە نوێژ ئەگەر لە جەماعەتدا نەبێ هیچی تێدا نیە لە نێوان کۆڵەگەکانی مزگەوتدا بکرێت. و پێشەوە ئەبوو حاتەم فەرموویەتی
ئەم کردارە نەهی لێ دەکرێت لە نێوان کۆڵەگەکانی مزگەوتدا ئەگەر لە جەماعەتدا بێت، بەڵام ئەنجامدانی بە تەنهایی ڕێی پێدراوە و جائیزە. دووەم، نوێژکردن لە نێوان کۆڵەگەکانی مزگەوت هۆکارە بۆ بڕینی ڕیزی نوێژی مسلمانان. ئاشکراشە ئەم کردارە واتە بڕینی ڕێزەکانی نوێژ حرام و قەدەغەکراوە، ئەوەش بە پێی ئەم فەرمودانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: ومن وصل صفا وصله الله ومن قطع صفا قطعه الله. واتە ئەو کەسەی ڕیزێک بگێنێت خودای پەروەردگاریش دەیگێنێت، و ئەو کەسەش ڕیزێک ببڕێت خودای پەروەردگار دەیبڕێت. ئەم جۆرە هەڕەشانەش بۆ ئەنجامدانی حرامێک نەبێت ناوترێت. و پێغەمبەری خوداش صلی الله عليه وسلم فەرموویەتی: أقيموا صفوفكم ثلاثة والله لتقيمن صفوفكم أو ليخالفن الله بين قلوبكم. ئەوەش لەبەرەوەی کە مسلمانان بە کارێکی قەدەغەکراو هەڵدەستن و چەندەها فەرمودەی تر کە ئێرە جێگای باسکردنی هەمووی نییە. جا مسلمانانی بەڕێز، هۆکاریش بۆ حرام بێگومان حرامە. پێشەوە بەیهەقی بەڕەحمەت بێت پاشەوەی کە هەندێ لە فەرمودەکانی لەمبارەیەوە دەجێڕێتەوە و دەفەرموێ ئەمەش لەبەرەوەیە کە کۆڵەگەکان دەبنەهۆی بڕینی ڕیزەکانی نوێژ، خوداش زاناترە. و پێشەوە ئەحمەدی کوڕی حەمبەلیش ئەوەی ڕوون کردوتەوە کە هۆکاری نەهیەکە بڕینی ڕێزەکانی نوێژە. تێبینی مسلمانی بەڕێز، خودای پەروەردگار من و تۆش چاوڕۆشن بکات لە ئاینە پیرۆزەکەی. بزانە کە بەکارهێنانی وشەی مەکروه لەلایەن زانانی پێشەوایانی کۆنمان زۆربەی جار بە مەبەستی حرامە. بۆ ئەگەر کەسێک پێوتی بچۆ ئەم کردارە بە حرامدا بنرێت لە کاتێکدا زۆربەی پێشەوانی کۆن فەرمویانە مەکروهە. مەکروهیش وەکو زانراوە ئەو کردار و گفتارانەیە کە تاوان لە کردنیاندا نییە، بەڵام نەکردنیان لەبەر خودای پەروەردگار پاداشتی لەسەرە. تۆش لە وەراندا ئەم وتەی شێخی پایبەرزی ئیسلام بڵێ کە فەرموویەتی: زۆر لە پاشینان لە شوێن کەوتوانی پێشەوایانی ئیسلام بەهۆی ئەوەوە بە هەڵەداچوون لە کاتێکدا پێشەوایان خۆیان گرتۆتەوە لە بەکارهێنانی وشەی حرام و لە جیاتیشیدا وشەی مەکروهیان بەکارهێناوە. بۆیە دەبینین ئەوانەی کە لە پاش ئەوان هاتوون هیچ لەو کردار و گفتارانیان بە حرام دانەناوە کە وشەی مەکروهیان بۆ بەکارهێنراوە. بەمەش وشەی مەکروهیان لەلا ئاسان بووە، لێکدانەوەشیان لەلا ئاسان بووە، بەڵکو تویانە بۆ کەڕاهەتی تەنزییە. بۆیە بەهۆیەوە هەڵەیەکی زۆر دراوەتە پاڵ ئاینی ئیسلامی پیرۆز و ئەو پێشەوە بەڕێزانەش. چەند فتوایەک سەبارەت بەم کردارە. پرسیاری یەکەم، پرسیار کرا لە بەڕێز محەممەدی کوڕی ساڵحی حوزەیمین بەڕەحمەت بێت سەبارەت بە نوێژکردن لە نێوان کۆڵەگەکانی مزگەوت. بەڕێزیشیان لە وەرامدا فەرمووی: نوێژکردن لە نێوان کۆڵەگەکانی مزگەوتدا لە کاتی تەنجی دروستە، بەڵام لە کاتی فراوانی و ئاوا نوێژ ناکرێت لە نێوان کۆڵەگەکانی مزگەوتە، چونکە ڕیزەکانی نوێژ دەبڕێت. پرسیاری دووەم، پرسیار کرا لە شێخ ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت سەبارەت بەوەی کە لە هاوڵانی پێمان گەیشتووە کە هاوڵان خوددا لێیان ڕازی بێت دوور دەخرانەوە و دەردەکران لە ڕیزبوون لە نێوان کۆڵەگەکاندا و خۆشیان دەپاراست لە ڕیزبوون لە نێوانیاندا. جا ئایا ڕیزبوون لە نێوانیاندا کۆڵەگەکان حرامە هەروەکو لە ڕووکەش و یاساغ نەهیەکە دەردەکەوێت؟ و ئایا ئەگەر لە ئاکامی وازهێنان لە نوێشکردن لە نێوان کۆڵەگەکاندا ئینکاریکردنی خەڵک و لاساییکاران هاتەکایەوە بە شێوەیە کە ڕەنگە ببێتە هۆی کێشە لە مزگەوتدا، ئایا دروستە ڕیزبوو وەستێنرێت لە نێوانیاندا بۆ ڕەتکردنەوەی ئەو ئاشوبە؟ وەراممان بدەنەوە، خودای پەروەردگار پاداشان بداتەوە و بتان پارێزێت. بەڕێزیشیان بەم وتەیە وەرامیدایەوە کە فەرمووی: ڕیزبوون لە نێوان کۆڵەگەکانی مزگەوت لە کاتێکدا دروستە ئەگەر مزگەوتەکە تەسک و بچووک بێت. هەندێک لە زانایان کۆڕایان لەسەر ئەم لۆچوونە جێڕاوەتەوە، بەڵام لە کاتی فراوانیدا ئەوە زانایان جوداوازن تێیدا. وتەی دروست و ڕاستیشەوەی کە ئەو کارە یاساغ و نەهی لێکراوە، چونکە دەبێتە هۆی بڕینی ڕیزەکانی نوێژ، بە تایبەت
ئەگەر کۆڵەگەکە پان بوو و سەبارەت بەوەی کە ئەگەر نوێژیان لە نێواندا نەکرێت ئاشوبی لێ دەبێتەوە و نازانم ئەو شتە ڕوو بدات، چونکە پیاو دەتوانێت لە ڕیزێکی دواتر بوەستێت بە بەڵگەوە حکمی نوێژکردن بۆ خەڵکەکە لە نێوان کۆڵەگەکان ڕوون بکاتەوە و ئەو کەسەش کە مەبەستی گەیاندنی ڕەوایی بێت خودای پەروەردگار وەرگرتنی قبوڵی خەڵکی بۆ ئاسان دەکات و یان تاقی دەکاتە بۆی کە ڕاستی دەردەکەوێت و ببێت بە پێشەوایەک. خودای پەروەردگار فەرموویەتی وجعلنا منهم أئمة يهدون بأمرنا لما صبروا وكانوا بآياتنا يوقنون. پرسیاری سێم و هەروە پرسیاری لێکرا بە ڕەحمەت بێت کە سەبارەت بە حکمی بڕینی ریزەکانی نوێژ بە کۆڵەگەکانی مزگەوت ئەگەر مزگەوتەکە قەڵەباڵغ بوو بە نوێژ خوێنان. بەڕێزیشان وەرامی دایەوە بەوەی کە فەرمووی گومان لەوەدا نییە کە باشتر وایە کە ریزەکانی نوێژ ئەوەیە کە ڕێک و پێک بن و دوور لە یەک نەبن. ئەوە سونەتە. پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم فەرمانی کردووە بەوەی کە ریزەکانی نوێژ ڕێک و پێک بکرێن و کون و کەلەبەرەکانی پڕ بکرێتەوە. هاوڵانیش ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێت خۆیان دەپاراست لەوەی کە نوێژ بکەن لە نێوان کۆڵەگەکان واتە لە نێوان دینگەکان، ئەوەش لەبەرەوەی کە بەشێک لە ریزەکانی لە بەشەکانی تریان دادەبڕن و دەبڕدرێت. بەڵام ئەگەر پێویستی وای کرد کە نوێژ لە نێوان کۆڵەگەکاندا بکرێت هەروەکو لە پرسیارەکەدا دەردەکەوێت بەوەی کە مزگەوتەکە قەڵەباڵغ بێت بە نوێژ خوێنان، ئەوە ئەو کاتە هیچی تێدا نییە کە ڕیز بەستن لە نێوان کۆڵەگەکاندا، چونکە ئەو بارودۆخانەی دێن بەسەردا حکمی تایبەتی خۆیان هەیە و پێویستی و زەڕورەتەکانیش حکمی لایەق بە خۆیان هەیە. پرسیاری چوارەم پرسیار کرا لە شێخ بە ڕەحمەت بێت کە لە هەندێک لە مزگەوتەکاندا مینبەرەکە ڕیزی یەکەم دەبڕێت، جا ئایا حکمی ئەوە چییە؟ بەڕێزیشیان وەرامی دایە بەوەی کە فەرمووی پێویستە لەسەر پێش نوێژ خوێن ئەگەر مزگەوتەکەی فراوان بوو مینبەرەکەشی ڕیزی یەکەمی دەبڕی بڕواتە دواوە تاکو ئەو ڕیزەی کە لە پاشەوێتی هەموو بەشەکانی بەیەکەوە بن، نەبڕێن و لێکدا نەترازێن بەهۆی مینبەرەکەوە، چونکە هاوڵان خوددا لێیان ڕازی بێ خۆیان دەپاراست لە نوێژکردن لە نێوان کۆڵەگەکاندا واتە لە نێوان دینگەکاندا، چونکە ڕیزەکانیان دەبڕی. بەڵام ئەگەر ئەوە نەکرا بەوەی کە ژمارەی نوێژ خوێنان زۆر بوون و دەبێت پێش نوێژ پێش بکەوێت ئالەو کاتەدا بڕینی ڕیزی یەکەم بەهۆی مینبەرەکەوە لەبەر پێویستی هیچی تێدا نییە. فەرمودەیەکی لاواز لەو باسەشدا هەیە لە ئیبن عەباسەوە دەجێڕنەوە خوددا لێ ڕازی بێت کە فەرموویەتی قال رسول الله صلى الله عليه وسلم عليكم بالصف الأول وإياكم والصف بين الصواري. وتا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرموویەتی هەوڵ بدەن نوێژ لە ڕیزی یەکەمدا بکەن، ئامان نەکەن نوێژ لە نێوان کۆڵەگەکانی مزگەوتدا بکەن. کۆتایی و ئامۆژگاریەشی شێخ ئەلبانی. دوای ئەوەی کە حکمی نوێژکردن لە نێوان کۆڵەگەکانی مزگەوت خرایە ڕوو، با بزانین ئامۆژگاری زانای فەرمودەناسی سەردەم محەممەد ناسڕەدین ئەلبانی بە ڕەحمەت بێت چییە بۆ ئەو کەسانەی کە سەرپەرشتی دروستکردنی مزگەوتەکان دەکەن. ئەم زاناپایە بەرزە فەرموویەتی لەبەرەوە دەڵێم پێویستە لەسەر ئەو کەسەی کە دەیەوێ مزگەوتێ یان جامیعێک بنیاد بنێت فەرمان بکات بە ئەندازیاریەکە بۆی کە بە شێوەیەک نەخشە و خەریتەکەی بۆ دابڕێژێت تا دەتوانێت کۆڵەگەی کەمی تێدا بێت. ئەوەش بۆ کەمکردنەوەی ئەم مەفسەدەیە کە لە سەربوونی ئەو کۆڵەگانە دێتەکایەوە لەو مزگەوتەدا لە بڕینی ڕیزەکانی نوێژ و تەنکردنەوەی شوێنی موسڵمانان لە نوێژەکانیاندا. ئەوەش لە ڕۆژگاری ئەمڕۆماندا لە توانادا هەیە، تەنانەت ئەگەر بێت و دەتوانرێت مزگەوت بەبێ کۆڵەگەش دروست بکرێت بەهۆی چیمەنتۆ و ئاسنەوە وەکو شیشی سەببە. ئەگەر مزگەوتەکە زۆر گەورە و بەربڵاو نەبێت، بۆ نمونە لە دیمەشقدا چەندەها مزگەوت لەسەر ئەم شێوەیە دروستکراون، وەک مزگەوتی لالەباشە لە گەڕەکی بەغداد و جامعی مەرابط لە گەڕەکی مەهاجرین. جگە لەمانیش دەبینیت هەموو ڕیزەکانی نوێژ پەیوەستن بەیەکەوە،
جگە لە ریزە یەکەمینەکان نەبێت بە هەموو ئاسەفێکەوە بەهۆی ئەو بیدعەیەوە بڕاوە کە هەموو مزگەوتەکانی گرتووەتەوە. مەبەستیشم پێی ئەو مینبەرە بەرزەیە و درێژانەیە کە پلەیەکی زۆریان بۆ دەکرێت، چونکە لەگەڵەوەشدا بیدعەیە و پێچەوانەی سنەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لە مینبەرە سێ پلەیەکەیدا ئەو هەموو زەخرەفە و نەقش و ئیسرافەشی تێدا دەکرێت و ئەو هەموو پارەی کە تێیدا بەفیڕۆ دەدرێت. لە حکمدا حکمی کۆڵەگەکانی مزگەوتی هەیە لەوەی کە دەبێتە هۆی بڕینی ریزەکانی نوێژ، بەڵکو بگرە لەوانی زەرمەندترە، چونکە ئەو جۆرە مینبەرانە دەبنە هۆی بڕینی چەندەها ریز لە ریزەکانی نوێژ. ئەوەش بە پێی درێژی مینبەرەکان. بۆیە پێویستە لەسەر زانایان ئەوە بۆ مسلمانان ڕوون بکەنەوە بە جوانی و لەوانە و وتارەکانیشاندا بانگەشە بکەن بۆ لابرنیەم جۆرە مینبەرانە و جێڕاندنەوەیان بۆ سەر ئەو شێوەی کە پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم مینبەرەکەی چۆن بووە وا لێ بکرێت و پێویستیشە لەسەر ئەو کەسانەی بەڕێوەبردنی ئەم کاریان پێدەستپێردراوە ئەو کارە ئەنجام بدەن بۆ ڕزگارکردنی مسلمانان لە مەفسەدەکانی ئەو کارە.